ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، بە یارمەتی هاوکارانم هاتوینەتەوە خزمەتتان تا بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی پێشکەشی ئێوە خۆشەویستان کەین. بەڕێزان، بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی بەرنامەیەکە بە هۆی جیاوازەوە یا هۆکارگەرێکی جۆراوجۆر ئێمە پێشتر لەسەر بەسوودبوون و ئەهەمیەت و ئەو مفیدبوونی جوڵەکردن قسەمان کردووە. دیارە جوڵەکردن یانێ ئەوەی کە لە کاتێ تووشبوون بە بازێ لە نەخۆشیەکانە یا پێشتر لەوەی کە کەسێک تووشی نەخۆشی بێت بۆ ئەوەی کە جوڵەی جەستەیی حرەکەت بەدەنی ئەمانە هەمووی ئەتوانێت یارمەتیدەر یا مکەمەڵی سڵامەتی لەش بێت بۆ هەر مرۆڤێک. قسە و باسێکمان کردووە، بەڵام ئەوەی کە ئەم جارە جارێکی تر ئێمە تەشویق کرد کە هەم تاکیدێکەینەوە لەسەر جوڵەی جەستەیی و هەم تاقیقاتێکی تازە کە ئەنجام دراوە پێشکەشی ئێوە خۆشەویستانکەین. متاڵعەکەی تقریبەن 3 ئەم مانگە، یانێ ئەتانی بڵێن کە 8-9 ڕۆژ لەو پێش لە کاتێکم بەرنامە پەخشەوێتەوە متاڵعەکەی هاتە دەرەوە لە نەشریەیەکی معتەبەری عەلمی بریتانیا کە MNT ناویە، حاڵەتی اختصار متاڵعەکەیان یا تاقیقاتەکەیان نەتیجەکەیان داوە دەرەوە. لە کولە سەرتیتری ئەو تاقیقاتەکە داویانە ئەوایژێ لێژە جوڵەی جەستەیی مەترسی گیان لە دەستان بەهۆی شێرپەنجە کەمەکاتەوە. خۆب لە سەردێری مەقاڵەکەی خۆیانە وایان نووسیوە کە جوڵەی جەستەیی یا کەمکردنەوەی کاتی دانیشتن بۆ ئەو کەسانەی کە تووشی شێرپەنجەن مەترسی گیان لە دەستان لە 22% کەمەکاتەوە. یعنی بە هەر هۆی کەسێکە دەستنیشان کرا تووشی شێرپەنجە بووە، خۆب دیارە جیا لە حاڵەتگەری جسمی ئەتوانێت تەئسیراتێکیشی لەسەر ڕەوانی ئەو کەسە بێت، زۆرتر ڕغبەتێکی نەوێ، شتیاقێکی نەوێ بە جوڵەکردن بە حرەکەتکردن زۆرتر دابنیشێت. ئەمان ئەو تاقیقاتیانە کردووە کە ئەگەر ئەو کاتی دانیشتنە زۆر بێت، خۆ بۆ دیاریکردنی ئەو کەم و زۆر بوونیە یا چینەکان ئەوە لە درێژەی ئەو تاقیقاتەکە ئەوان کردویانە ئشاریان پێکردو. من حتمما کات و ساتەکەیشی دیاری یەکەم، بەڵام ئەوەی کە هەیە ئەو دانیشتنە، یانێ جوڵەی جەستەیی کەمەوە بێتەوە بەهۆی دانیشتنەوە، یعنی ئەو سعاتی دانیشتنیانە زۆرترە. ئەوەیە کە ئەمە ئەم متاڵعە ئەوەی وتووە کە ئەتوانی 22% کەمەوە بێتەوە. هەروەکە ئیشارەمان کرد پێشتریش ئەهمیەت و مەزایای جوڵەی جەستەییمان وتووە، بەڵام ئەم تاقیقاتە خۆ لەسەر نەخۆشی شێرپەنجە کراوە، یەکێک لە نەخۆشیە سەختەکانە، هەم چارەسەری دژوارە و هەم مشکڵاتێکیش هەیە. بەڵام بۆ کەمکردنەوەی ڕێژەی مەرگومیر خۆب دیارە ئەوانەی کە تاقیقەکان ئەو دانشمەندگەرە هەمیشە متاڵعاتێکی زۆرترەکەن لەسەریە، ئیسە چە بە شێوەی دەرمانی بێت، چە بە چارەسەرگەرێکی تەبیعی بێت بۆی ئەڕۆن. ئەوەی کە لەو تاقیقاتە ئەم چەند کەسە کە بەتایبەت 2 کەسیان کە 2 پزیشکی متەخەسیس ئۆنکۆلۆژی و نەخۆشیگەر مربوط بە سەرەتان و کولەن سلوشناسین، ئەوان تاقیقەکەیان نەشرداوە، بەڵام تیمێکی زۆر گەورە بوو کە لەم تاقیقە بەشداریان کردووە. وەکو مقدمە و سەردێر کە خۆیان ئشاری پێەکەن، ئێژن ئەگەر ئێمە بیستومانەکە بینینێکی دقیقتر نسبەت بە نەخۆشی سەرەتان ئەنجام بدەین و ئەو حاڵەتگەرەی کە دێتە پێشەوە کە ئەتوانێت مەترسیەکانی مەرگومیر کەمەوە کاتەوە، ئێمە لەسەر ئەوە تاقیقمان کردووە. خۆشیان وتیانە ئەگەر هەر سەعاتی ئیزافی لە ڕۆژت دانیشتن یانێ خۆ بە هەر ئەوەی دابنیشێت ئەو کەسێتر جوڵەیەکی نییە، ئەتانێت تا حدود 9% خەتەری مەرگومیر بەهۆی سەرەتانەوە بباتە سەرەوە.
ئەمە خۆب دەرسەدەکانیشیان هەر بە نسبەت ئەو متاڵعاتێک کە کردویانە و ئامارگەرەی لەبەردەستیانە بووگە ئشاریان پێ کردووە. لەم تاقیقاتە خۆیان وتیانە دوو هەدەفمان بوو کە تقریبان دوو هەدەفەکەیشیان پێکاویان ئەوەی کە نەتیجەکان مثبت بوو، یەکێکی ئەوەی کە ڕەفتارگەر بێ حرەکەتی، یعنی ئەوەی کە جوڵە کەم بێت. بەڵام لەم متاڵعە ئەمان زۆرتر لەسەر دانیشتن یا کاتی دانیشتن تاکیدیان کردووە لەگەڵ مەترسیەکانی سڵامەتیە ارتباتی هەیە. دوومی شتێک کە هەیە ئەوان ڕێنوینیگەرێکە کە هاوڵیانە کە لەسەر بێ تحرکی تەمەرکوزی کردووە. ئەو ڕێنمونیگەرە ئەوەیە کە کاتەکە تەقسیم بێت، نە ئەوەی کە بێ حرەکەتیەکە تەقسیم کردێت. شێوەیەکی سادەتر ئەوان لە درێژەی بابەتەکەیشە هەست، ئەڵێت ئەگەر بۆ نمونە 1 سەعات دانیشیت 1 سەعات جوڵەت بێت یان نیو سەعات دانیشی نیو سەعات جوڵەت بێت، هەدەفیان ئەوە نەبووگە، هەدەفیان ئەوە بووگە ئەو جوڵە نەکردنە گەینن بە کەمترین میزان. بیانێ ئەگەر بۆ نمونە لە ماڵە دانیشێت، خۆب ئەگەر حتا هیچ کارێکیشی نەبێت، دوای 10 دقیقە دوای چارەکە سەعاتێک ئەتوانێت هەڵسێ کەمێک قامی لێبە هەر لە ناو ژوورەکەیە، یا ئەگەر بۆ ئاو خواردنێک بێ بڕوا بە لیوانێ ئاو بخواتەوە، یا هەر کارێک ئەوەیە کە تا حەدی ممکن ئەو کاتی دانیشتنە کەمەوە بێتەوە. یانێ بۆ نمونە ئەگەر نیو سەعات جارێ 1 سەعات دانیشە دوایەوە هەڵەسێت تینویە، ئەوە کەمەوە بکرگێتەوە، کاتەکەی تەقسیم بکرگێت. ئەوە یەکێک لەو هەدەفگەرە بوو کە ئەوان لەسەر ئەم متاڵعاتە کردویانە. دیارە ئشارەیشیان کردووە کە ئەو کەسانێک کە تاقیقیان کردووە بۆ ئەوەی کە جێنشینی دانیشتنگەر توولانی یا درێژ ماوە لەگەڵ فعالیت بەدەنی و کە ئایا تەسیری هەیە لەسەر سڵامەتی یا پێچەوانەی سڵامەتی لەو کەسانەی کە شێرپەنجیان هەیە کە لە متاڵعە ئەنجام درراوە، ئەوان وتویانە بێ حرەکەتیەکە ئەتوانێت مەترسیەکە 22% بباتە سەرەوە. تعریفێکیشیان کردووە، یانێ ڕەفتاری یا کەم جوڵەیی کەم تەحەڕکی چییە؟ ئەوان تعریفەکان وا کردووە، یەک ئەو کەسە بەخەبەر بێت، یانێ نەخەوتە بێت، دانیشتو بێت، یا ئەوەی کە ئەڵێن لەمی لێداوی یانێ پاڵی لێداوێتەوە، یا درێژی کێشاوێت کە ئێنەرژیکی کەم مەسرەفەوێت، ئەمەژن پێ ڕەفتارێکی کەم جوڵە یا کەم تەحەڕک. پس لە حاڵەتێکە کە ئەو کەسە بەخەبەرە نییە لە خەوەیسە حاڵەتی دانیشتنەکە ئەتانێت ڕاکشان بێت، پاڵی دابێتەوە، یا بە حاڵەتێکە وەک دیسێ من ئاوە دانیشت بێت. ئەو حاڵەتە ڕیسکەکانیشی خۆب ئەو ڕیسکەرە کە جوڵە ئەگەر کەم بێت بۆ نەخۆشیگەری وەک دیابەتی جۆری 2، بۆ نەخۆشیگەر دڵ و دەمارەکانی دڵ، ئەوانە خوب سابت کراوە، تاکید کراوە. بەڵام ئەم تاقیقە وتویە ئەتانین ئەوەیشێ پێ ئضافەکەین، ئەڵبەتە بە احتیاتەوە 100% نە، کە ئەتوانێت خەتەراتێک کە دوای ئەوەی کە کەسێک دەستنیشان کرا شێرپەنجەی هەوە ئەو مەترسیگەرە بڕواتە سەرەوە. دیارە لەسەر مەزایای جوڵەکردن تاکیدیان کردووەتەوە کە ئەتوانێت جایگوزینێ بێت بۆ کاتی ئەو کاتی بێ حرەکەتیە. مەسەڵەن بۆ نمونە پیادەڕەویان ئەمان تەوسیە کردووە کە سادەترین حرەکەت و یەکێک لە بەسوودترین جوڵەکانە. هەر لە درێژەی ئەو تاقیقەیانە خۆیان ئەوانە نووسیوە کە گەرەکیان بوو دیاری بکەن کە ئەم ئولگویە ئەم یانێ ئەوەی کە کەم تەحەڕکی یا ئەو جوڵەی کەمە نەت فقط میزانەکەی کەم و زیایەکەی چەند سەعات بە نمونە لە ڕۆژتدا ئەنیشێت، گەرەکیان بوو ئایا لەگەڵ مەترسی مردن بەهۆی سەرەتانەوە ارتباتێکی مستەقیمی هەیە، و ئایا ئەگەر ئەم جوڵە کەمە و کردێتەوە ئەتوانێت ئەو ڕێژەی مەرگ و میر یا لە ناوچوون بەهۆی شێرپەنجەکە وکاتەوە. ئەوانە ئەو تاقیقاتەی بووگە کە ئەمان ئەنجامیان داوە، متاڵعەکەیش لە 1,000 پەروەندەی بیۆلۆژیک استفادەیان کردووە
کە ئەو کەسانەی 1,000 پەروەندەگەر بیۆلۆژیک یا ئەو فایلە پزیشکیگەرە بووگە کە لە بەردەستیانە بووگە تاقیقیان کردووە. خۆ دیارە لەو فایلگەرە پرسیارە کردگێ بوو نمونە ڕۆژی چەند سەعات دانیشی، چەندێکەچی لە دەرەوە، چەندی پیادە ڕەویەکەی، بۆ نمونە کاری ناوماڵەت، ئیسە دروستکردن خواردنێک بێ، پاک و خاوێنکردن بێ، چەندێک زەمانەوات، هەموو ئەوانە پرسیارە کردیانە ئەنازە کردووە. جیا لەوەیشە بە ماوەی 7 شەو ڕۆژ بە ماوەی 7 شەو ڕۆژ لە دەستگاگەرێک استفادیان کرد کە لەسەر مەچەکە بەسرێ وەکو ساعات لەسەر مەچەکە بەسرێت. خۆ احتماڵی هەیە هەر ساعاتە دیجیتاڵی گەرە بێت کە شتابسەنج موچیە، یانێ ئەو خێراییە دیاریەکات بۆ نمونە چەندێک دانیشتووە، لێدانی دڵ چەندێکە، چەندێک پیادە ڕەوی کردووە، چەندێک جوڵەی کردووە، ئەوەی کە تقریبا نەتانین بێژین مقدارێکە ئەنێرژی سوزاندووە. هەموو ئەوانە ئەو 7 شەو ڕۆژە بەڕەسییان کردووە، بەتایبەت لەسەر ئەوەی کە کاتەکەی کە مەسەڵەن لە یەک کەسە ماوەکە چەندێک ئەبێت کە دانیشتووە یا کەم تەحڕک مەبەستمان ئەوەیە کە ئەو کەسە هەروواکە وتمان نییە لە حاڵەتی خەوە یا دانیشتووە یا ئەوەی کە درێژی کێشاوە یا پاڵی داوەتەوە لە هەر حاڵەتێکە کە ئەنرژیکی کەمترە سووتێ ئەوە پێڵێن کەم تەحڕکی و دیارە ئەمانیش تاکیدیان لەسەر ئەو کەسانە بووە کە پێشتریش لە فایلەکانە نە لەم 7 ڕۆژە کە نەخۆشی شێرپەنجیان بووگە. تقریبا ئەو ڕەفتارگەرە مشخص بووگە بۆیان کردویانە بە 2 دەسە ئەوەی کە هەیەە کاتێکی یان دیاری کردووە بە نیو سعات بێژین، ئەو کاتە نیو سعاتە ئەڵێت کە وەکو زەمان بێحرەکەتیەکی درێژماوە یانێ بێجوڵەیەکی درێژماوە، ئەمان بە نیو سعات یانێ نیو سعات تۆ لە شوێنەکە دابنیشی هیچ جوڵەیەکت نەبێت. جوڵە مەبەستمەوەسە هەڵنەسی مەسەڵەم ڕۆی پەرداخی ئاو بخۆی یا قامێکی لێبیت دووارە بیتەوە دابنیشیت، ئەوان بە هین درێژماوەدەن و ئەوەی کە بڕابڕە یا ماوەی کورتماوە یا منقەتە ئەوەیشە حاڵەتێکە کە زەمان دانیشتن و حرەکەتەکە تەقسیم بووگە. خۆ بێتر بە عادەتەی بازی کەسان ئەوە ناتوانن دانیشن، یانێ 5 دقیقە لێرە دانیشی هەڵەسی دەرەوە لە شوێنێکی تر دانیشێت، ئەوەیە کە هەر جوڵەیان فرست. یعنی ئەو حاڵەت بێ حرەکەتیە ئەگەر وەکو درێژماوە لە نەزەری بگرن ئەمان نیم سعاتیان دیاری کردووە، یانێ تۆ نیم سعات لە شوێنێکە دابنیشیت ئەوە ڕەفتارێکی بێجوڵە یا بێتەحڕکی درێژماوە و توولانیە. دیارە هەر بازم چوون بۆرەلای ئەو ئامارگەرە دەستنیشانیان کردووە کە دادەکانیان جەماوەری کردووە بۆ بەڕەسیگەر ئەوانەی کە جوڵەیان کەمە، ئایا تەحڕک کەم تەحڕکی پەیامەدێکی هەیە بۆ سەرەتان یا شێرپەنجەری یان نیەتی. ئەمانە ئەو بەڕەسیگەرە بووگە کە یا تەسیراتەکانی جوڵە لەسەر بەرەو باشچوون یا پێچەوانەکەی ئایا تەسیراتێکی هەیە، کەسێکە تووشی شێرپەنجە بووگە ئەوانیانە ئەنجام داوە. نکتەیەکی مهم کە هەیە ئەوەیە کە وتیانە ئەو وەقفەگەر مقەڕڕە یانێ ئەوەی کە کەم دابنیشێت یا دانیشێت زوو هەڵەسی یا جوڵە دەسەکاتەوە بە جوڵە وەکو کاری ئیشی ناوماڵ وەکو پیادە ڕەوی یا حتا ئەو وەرزشکەرەی کە شەریدن، ئەمان ئەوانەی کەم تاقیقیانە وتووە وتیانە ارتباتێکی هەیە بە حتا کەمکردنەوەی تووشبوون بە سەرەتان یا نەخۆشی شێرپەنجە. من لێرە بینەرانی خۆشەویست ئاگادار کەمەوە هۆکاری تووشبوون بە شێرپەنجە بێ حرەکەتی نییە، یانێ ئەوە یەکێک لەو کەسانیشە کە نەزەری داوە حتا خۆشی بەشدار بووگە لەم تاقیقە ئشارەی کردووە، یانێ شێرپەنجە نەخۆشیکە، بەڵام نابێت ئێمە ئەو ئشتباه بکەین کە کەسێک جوڵەی کەم بوو ئەو کەسە تووشی شێرپەنجە بێت. ئەمەن فقط ئەو تەسیراتیانە ئین کردووە، بەڵام بەڕاستیشیان کردووە کەسانێکە ئەوە وابەستە بە ژیانی ماشینی نین، یانێ بۆ 100 متر 200 متر
لە ماشین لە وەسیلەی نەقلیە خەڵک وەربگرن ئەنرژیان سوزاندووە کالۆریان سوزاندووە جوڵەیان بووگە ئەوانە هەمووی ئامارە لە بەردەستیانە ئەو کەسانە هەتا ڕێژەی تووشبوونیان خۆیتر سڵامەتن بە کەمە خۆیان دوو ڕۆخستوەتەوە لە ژیان ماشینی ئەوانە سڵامەتێکی باشتریان بۆ یا ئەتانی بێژین کەمتر دەستنیشان کراون یا تەشخیصی شێرپەنجە و سەرەتانیان بۆ دراوە ئەو حاڵە دەسە نکتەیەکی تر کە مهمە بۆ لەم گزاریشە ئشارەیان پێکردەوە وتیانە کە هەر سەعاتی دانیشتنی زیایی 9 تا 10% ڕیسکی مردن بەهۆی سەرەتان ئەواتە سەرەوە بەڵام وتیانەکە ئەبێت ئەو سەعات ئزافیگەرە مەبەستیانەوەسە کە دانیشتنگەرێکی چەند سەعاتی لە ڕۆژە یان ئەوەتر ئەتوانێت ئەو شامۆ ئەو نیو سەعاتە نابێت بێتتر کەسانێکن کە ئەو کاتی دانیشتنیانە 4 سەعات 5 سەعات 6 سەعاتە یعنی کەمترین جوڵە لەو ماوە ئەوە یەکەوان ئشارەیان پێ کردووە دیارە ڕێنەوەینیشیان داوە یانە وتیانە کە ئەتوانین ئەو 1 سەعات کە دانیشتنێکی درێژماوەز بە فعالیتگەرێکی بەدەنی ئەو ماوە کەمە و کەیتەوە یانە کاتی دانیشتنەکە کەمە و کردێتەوە و دیسانەوە ئشاریان کردگە بۆ ئامارەی کە خۆیان تاکیدیان هەیە کە هاتنە خوارەوەی 22% مەترسی مەرگ بەهۆی شێرپەنجە دیارە دیسانەوە تاکیدیان کردووە کە ئەتوانێت ئەوە تەسیری بێت لەسەر کاهشی یا هێنانە خوارەوەی مەرگ و میر بەهۆی شێرپەنجەوە دیارە بۆ زەمانەکەیشی هەر لەسەر ئەو 22% ئازمایشکەر جۆرا و جۆر تاقیقکەر جۆرا و جۆر حتا ئەویشیانە کردووە کە 5 دقیقە لە دانیشتن درێژماوە ئەگەر جێگوزینێکی بە فعالیتێک یا جستەی جوڵەی جستەیەکی شەدیدتر وەکو وەرزشێکی شەدید دەرچوون بۆ نمونە یا وەرزشکارێکی سەختتر و سەنگینتر ئەوش هەر توانێت هەر بازمە 22% بۆ نسبەتە خەتەرەکە کەمە و کاتەوە کەسانی وتم کە بۆ گەن خۆشیان لەو تاقیقاتە بەشداریان کردووە نەزەراتیشیان داوە من حەزەکەم دوانیان کە خۆیان نەزەریان داوە یەکێکیان دکتۆر دەیویدیا شاری ناوە وتیگە کەسێک کە شێوەی ژیانێکە تەحەڕک و جوڵەی کەم بێت ئەتوانێت ئضافە وەزن بێت کێشکەشچوەز و سەرەوە قەڵەوی چاخی دروست بێت ئەوە ئەتوانێت میزانی چاوریەکان لە لەشە بباتە سەر چاوری چووە سەرەوە لە لەشە ئیلتیهاب دروستە ئیلتیهاب خۆی یەکێک لە هۆکارەکانە بۆ تووشبوون بە سەرەتان کە ئەتانی وەکو ڕیسکێکی خەتەر بناسرێت ئەم دکتۆر دەیویدیا شارە دیسان ئەڵێت کە سەبک ژیانی بێ حرەکەت هۆکارە بۆ تەعادڵ یا ئەو هاوسەنگی هۆرمۆنەکان ئەشێوێت کاتێک کە هاوسەنگی هۆرمۆنەکان شێویە یانێ جوڵەی کەم هاوسەنگی هۆرمۆنەکان لە لەشە ئەشێوێنێت ئەو شێواندن یا ئەو تەعادڵە بەرقەرار نەبێت ئەتوانێت ببێت بە خەتەرێک بێت و ڕیسکێک بێت بۆ شێرپەنجە بەتایبەت لە ژنانەکە بە شێرپەنجەی مەمک ئەناسرێک تەغییراتی هۆرمۆنیە یەکێکی تر لەو کەسانە کە هەر لەم تاقیقاتە بووگە ئەوبەتە من وەکو تەوسیەکە هەر ئەو دکتۆر دەیویدیا شارە کردوویە وتیە کە هەر 15 دقیقە جارێک هەڵسن و قامێکی لێ بدن و قومێک ئاو بخۆنەوە ئەوە خۆتیەکێک لەو تەوسیەگەرەسە کە ئەو دکتۆر یاشار کەماڵە کردی ببورن یاشار کەماڵ نوویسەندە دکتۆر دەیویدیا شار کردوویەتی دکتۆرێکی تر بەناو پرێز کە ئەویش بەشدار بووگە لەو تاقیقاتە ئەڵێت کە ئەمە متاڵعاتێکە کە زۆرتر لەسەر بێحرەکەتی کەم جوڵەیی کراوە بەڵام ئەمە ارتباتێک نیشانەدات نە هۆکار ئەو بینەران خۆشەویست ئەوەی من ئشارە پێکردوتم حتمەنێت ئەم دکتۆر پرێزەسە یانێ کەم جوڵەی ارتباتی هەیە بەڵام هۆکار نییە بۆ شێرپەنجە ئەمیش هەر خۆ تاکی دەکاتەوە کە زۆرێک لە نەخۆشیەکان بەهۆی بێ کەمبوونی جوڵە لە لەشە دروستە بێت ئەوانە تەسیراتی خۆیە بەڵام هەر تاکی دەکاتەوە کە
ئەو شتبان نەکەین کە هۆکاری سەرەتان کەم جوڵەیە، بەڵام کەم جوڵەی دوایەوەی کە دەستنیشانیش کرا ئەتوانێت ئەو مەترسیگەر ئەمیش تاکیدی لەسەرەوە کردووەتەوە کە کولەن نەتوانێت سڵامەتیش هەر بخاتە خەتەر ئەگەر جوڵە کەسێک جوڵە و حرەکەتی ڕۆژانەی کەمتر بێت. بینەرانی خۆشەویست، ئەوە بابەتێک بوو کە بەناو جوڵەی هەستەی مەترسی گیان لەدەستان بەهۆی شێرپەنجە ئەویش بە ڕێژەی 22% کەمەکاتەوە. هەروواکە ئشارەم کرد 3 ئەم مانگە لە مەجللەی علمی پزیشکی بریتانیا بەناو MNT چاپکراوە بەهۆی ئەوەی کە جوڵەی کەم جیا لە مەترسیگەرێکە ئەگەر کەسێک نەخۆشیەکی بێ ئەتوانێت مەترسیەکان دوای ئەو نەخۆشیە بۆ نمونە کە لەم بەرنامە شارەمان پێکرد شێرپەنجەس بهاتە سەرەوە لە نەخۆشیگەر ترە وەکو دیابەت، وەکو نەخۆشیگەر دڵ، ئەگەر ئەو جوڵە هەر کەم بێت هەر بۆ میزانە بێت تاغیرێکی نەوێت حتا زیاتریش بێتەوە ئەتوانێت هەم دەرمان هەم سڵامەتی ئەو کەسە خاتە خەتەرەوە. ئەوش نکتەیەکی ئەهەمیەتی ئەوە بوو کە کەم جوڵەیی یەکێک لە ئاسانترین ڕێگەگەرە یان یەکێک لە هەرزانترین ڕێگەگەرە کە ئەتوانێت ئەو کەسە خۆی یارمەتی خۆی بدات و کەمی بکاتەوە. هەروواکە لێرە چەند جاری شارێک پێکردیا کە هەڵسێ جار بەجارێک قامێکیشی لێبە ئەگەر بیانوەکەی ئەوە بوو بە پەرداخی ئاویش بخواتەوە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان. هیوادارم کە جێ ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا بەرنامەیەکی تر لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی ئێوە خۆشەویست ئاواتمانە.